سڵاوتان لەبێت محەممەد علی ماسوودم لە بەرنمەیەکی دیکەی چاودێر بەوەی ئازیز ئاشنابم. وەک هەمیشە بەرنمەی چاودێر لەگەڵ لیژنەکانی تەندروستی کەرکووک بۆ خزمەتی هاوڵاتیان ماندووە بێ لە پێناوەوەی کە ئەمڕۆ تەندروستیەکی باش و شیاو لە خزمەتی هاوڵاتیان بێ بەبێ جیاوازی بەبێ هیچ فکرێکی قەومی. ئەمڕۆ دکتۆر علی و تیمەکەی چەند شوێنێکی جیاواز بەسەرەکەنەوە هەر بۆ ئەوەیە کە ئەمڕۆ تەندروستیکی باش تەندروستیکی شیاوتر لە خزمەتی هاوڵاتیان بێ. لە ڕابردوو بەرنامەی چاودێر هەدەفی خزمەت بوو لەگەڵ کۆمەڵی لیژنەی جیاواز. لەمڕۆیە لەگەڵ لیژنەکانی تەندروستی کەرکووک بە سەرپەرشتی علی جەمیل لێبسراوی هۆبەی یەکی چاودێری تەندروستی کەرکووک هەڵمەتێک ئەنجامەدەن لە ناو شار بۆ ئەوەی کە ئەمڕۆ خزمەتی گشتی بگەێنن و بەرنامەی چاودێریش هەر بۆ خزمەتە بەبێ جیاوازی. بینەربن. ئێمە دروست لە کۆڕنیشی نێرە ماسی فرۆش ئەم شوێنە. باش ئەمە چییە؟ کەفە چییە؟ ناکەوت نیێستا خۆی پاکە بێتەوە. قەینانێسم ئاو دوا بینیوە ئاو سێریکەوە خوێنە چیەوە؟ ئەوین ماسەیە کە دەریان کردۆ دەبێتە پاکەکە. ئەمەوە چۆن هیچ نیزامی نییە. ئیجازەتان هەیە؟ نادا دەرمان نەکەوێت. چۆن بۆ ئیشەکەن؟ بۆ ئیشەکەنەوە؟ بێتر بۆ ئیشەکەن؟ کتابەکان ڕۆشتن بۆ بەلدی عینمان داتێ عەفزمان داتێ. تو ئیجازەت نییە ئەمە پیسە وەرە ناو حەوزەکەی جوڕۆ. تو بەس بڕۆ لە با کامێرە دەردەوە. ئەمە چی؟ حەوزەکە پاکە ماسەکان بەچی پاکە بەچی؟ لە خۆتۆ نەتبینیوە لێی پاکە وەرە. زەلامێکم بۆ بێنە بڵێ ئەمە پاکە بێ. بۆ ئەو چییە؟ کاشیت بینیەوە بۆتە ڕەش گریز بووە گریز. کاشێکە و لەگەڵ ماسیەکە لە یەکی ناکەیتەوە ئەوە ڕەشە. ئاواتی قەتشتوان نەبینی. ئەم ئاوە شوێرە. سەواز لە ئاو بێنە بێ. یارمەتی چێ بێ؟ ئاو شۆر ڕەشێکە؟ تۆ بەستر عەرزەکەی کرد. ئەو بانەت بینیە سێ بانەکەت ئەو بینیەوە؟ کلۆرەکەی بەدەست من نییە. ئەوە نانم بەدەوە ئاو کلۆرە. احتیاجی ئەو ئاوە کلۆرە. خۆتەنێک زۆر پیسە حیاتە. ئەمە گەڵە کەمەکە. ئەمەری دایخە. دێ. يلا كوي كيلو درت لافتي لي درت تبلغ 12 كردوها داخرێت ئێرە دکتۆر. يلا حياتي الزوم دي تشاوكا لما وسطاني دي يلا حياتي دي سريع بس برو لو با كاميرا كانت جلس احمد نبي باشە هۆکار داخستنەکە چی و چین دکتۆر؟ يا كم اجازه دو تا محافظه كان بيسياك دو سي او هموي بيس سەرویەوەش مۆڵەتی مۆڵەتی تەندروستی نییە ئێرە داخل ئەمە مخۆمن هەموو دقی ئەودا ناگرم ئەم ئەوە بێ باسەکەم بەتاڵ بە ئینجا حوز پاکەمەوە خۆی گریسە گریز کاشی بینیوە ڕەش سێری بۆ ڕەشە دەی دەی بۆ ئەو چی تەیە کۆمێن چی تەیە ئەوی خۆتە دەی کە ماسیم بەتاڵ بوو بەزای هەموو شوێنە هەموو ڕۆژێ کە تەواو بێ بابا هەردوو چاوە ئیسە تازە دوکان کردەوە تو یعنی گەرە بێنێ بەس مێ پێ تۆز بڕۆ لاوە با کامێرەکە نەدرێ بە سوالێکت بێکەم ئەو حەوزانە حەوزە کاشیت بینیوە ڕەش بێ لەونەکەی نەماوە نا دەبڕۆ سێری کرد لەونی ماوە لەون کاشێکە ئەوتە شینە لە شینی نەماوە ماوە دێڵە کۆمنتت چی بۆ نازانیەوە تا هی خۆتە بڕۆ سێری کە
من 4 روجا اما سنه وحوزه غير حوزه بطال بانجاني كم سي بطال بحياتك اول رشد هر باك ناكلته سيري شلون باك ناقد بس فلاش بو بين بيتك بكم كل سي بيتك قلت تو تاي سكت غير ما سكن بطال يم بين من هيك فلاش بين كلام يا كما سكن شيء امش بيسا تا امش بيسا او بيسا او تو ايش سيكي بس نازانا تو باچی رابق ده تو باچی من 2011 ليره كذا بس لبل باك تنسي ازداد الصحافه ولا توتا دنيا تبيريات ل 2011 ليره ستبقى جواب طالع. قرا 2011 والله ل 2011 ليره كان دكتور رشاد ليره اوي ها انا والله ل 2011 لبل باك تنسي بيجالجنا تو ولا لبل باك تنسي كل محاسبنا كدوا كل محاسبنا كدوا نايكا محاسبنا باك تنسي محاسبنا كدوا او ساعتي يلا بس داي خلنا تو حياتي يلا فبسم الجو تاو کۆتا بڕیار بۆ ئێرە داخستنە بەڕێزان ئەم شوێنە داخرێت لەبەرەوەی کە یەک لەو کێشە و گرفتانە پابەندەبوونی بە مەرجەکانی تەندروستی و دووش نەبوونی مۆڵەتی فەرمیە ئێمە جار لەگەڵتان بەردەوامی دکتۆر ئەمە کێشەکە لە کۆتا بۆ داخرا اما كوتا یەکەمیشت هەم مۆڵەتی تەندروستی نیە باشە هەم حوزەکانشی زۆر پیسان بۆ ئێمە مستحقیەوە بوو هیچ دابکرێت ڕێنمایەکی تیان نابینین هیچ لەبەرەوە دامان ئجراعاتی تونیشت نەکرد یەکسەر وتت دەبێ دابخرێت یاخ زۆر بینیتە قەوزە و خوێن و لەناو ماسی زوندویانی ناوە ئەو حوزە و حوزە جامشە خۆتان بینتە بەچە خۆ لەبەرەوە دامان دەستخۆش دکتۆر ئێمە لەگەڵتان بەردەوامە بین بەڕێزان ئەم شوێنە داخرا لەبەرەوەی کە پابەندی مەرجەکانی تەندروستی نەبووە لە هەمان کات هەر چێشتخانەیەک هەر ماسی فرۆشێک مەرجە تەندروستیەکان جێبەجێ نەکات بەم شێوەیە پشتی ئێمەوە شوێنەکەی داخرێت ئێمە لە بەرنامەی چاودێر جارێ لەگەڵتان بەردەوامی بینەر ئێرە مارکێتە لەم گەڕەکە دکتۆر و لیژنەکەی تیمەکانی هاتوون بۆی پشکنین بۆ کۆمەڵی بابەتی خۆراک بکرێت ئەچمە لای دکتۆر دکتۆر ئێرە مارکێتە ئەو مارکێتە سەبە دوای ئەوەی سێرەواناکەین ئەگەر هەر شتێک ماوە بە سوورچووی هەبێ ماوە بە سەرچوویان نەیبێ باشە دکتۆر زۆرجا تێبینی لەسەر ئەم عرض خاصە هەیە ئەڵێن بۆیە عرض خاصیەکەن لەبەرەوەی ئەکسپایر بووە نه ئەکسپایر نەبووە ماوەکەی بەسەر نەچووە ماوەکەی نێزگە بێ نێزگە بێت لەوەی کە بەسەر ئێستا ئەمە با سێریکەین ئێستا ئەمە سی11 تەواو بێ سی11 ئەمڕۆ ئەمڕۆ چەندی مانگە 26 ئەمە ینی 4 ڕۆژی ماوە لەبەرەوە هەر شتێکتان بینی من داوا لە هاوڵاتیانەکەم هەر شتێک نووسرا عەرەب خاص خاستن ئەم خواردەمەنیانە ئەمە ماوەکەی نێزک بۆتەوە لە ئەکسپایر لەبەر ئەوە ئێمە پیان ماوەتەوەتمانە ئەگەر نێزک بۆەوە گەرە بیکەیتە عەرەب خاص بۆی نەمێنێتەوە ئەکسپایر نەبێ بۆی خەڵک ئاگادار بێ کە نووسرا عەرەب خاص ئەمە هەرزان بۆ سێری کە حتا سعرەکەشی یەکەم 1500 بۆ سە نیوانی شکاوە بۆتە 750 بەس ئەمە مەزبوطە باشە بەسیە ماوەی بەسەرچووەکەی کەمی ماوە زۆر باشە ئەمە پەیامە بۆ هاوڵاتیانە ینی دکتۆر ئاماژە بەوە کاڵێ بینیتان عرض خاص کراوە واتای ئەکسپایر نییە واتای نزیکبوونەوەیەتی لە ئەکسپایر بوونی ئەو بابەتە بە تایبەت بابەتە پەنیرە مەنیەکان زیاتر ئەسڕێتەوە دکتۆر ئەوە با سێریکەین کاڵەوە بوو ئەوە تا ئەسڕێتەوە ئەم خاتمە بەقەی خوان لێدە یعنی ئەکسپایریش بێتوانە يلا مامو يحدث وين صاحب عيني تعال واحد يجي ايوه مثلا انا نسيت انا عرض خاص بطاطا فلان ناوكين يعني بس توصل دور بابا كاميرا كانت هنا سيريكا اما هاي لكن اكسباير كينا ميني دوم لنا مساوي بستشاش بو بستحاو نعم بستشاش يبقى سيريكا والله اوتا سيريكا اوتا سيريكا الشركة مسؤولة أزعم حياتي نومين هو الشاشة عموش الشاشة أنا أعطيني يخصيهم طبعا من صارنا فيديوهات كتير تعال قيس تعال شوفها عمر سيري كذي نوزبيش بس أعطيه بعزنا نوزبيش دوما ما نروح اكسبايرك ها ولا
أنا هم يحدث كحدث يلا لو ما مصا أجر أما هشين به سيريكا نسراو بستحاول بستحاول باكس دولي أوتا عرض خاص بوتي ده اخوي شركه سعركي وهذا هي كما كان تو أوتا ما بستحاول معقولة يشطع نهاتي تصالين بتشوفني جرخانه بتشوفها وندي سعري هرزان ده من تيه كم نعنا هنا تو على الخاص كبرو يلا طلع هذول اشقر برك انا احمد يلا حسابي كم انا يلا دكتور امام محضري بوك محضر حدث لا 25 امانه يتلاف تلفون فكري ابو محمد ما بيقدر المدجل هو مختبر يلا طلع زبي هم يضمن هم غلط هو اكسباير كينا ما هو اما تسولف والله من حق نسي من هي اوتا حد زيكين هايتو حد زيكين يعني مو نموذج بو صاحب بو مختبر لا مختبر بزان درتي باشا بس من زان درناتي هو كاريكا او تويوتا اكسباير كي سريتوا دوم غلط سنسرا عرض خاص بو مديه كما وايا ومدي كما بس هيك للشركه ولا بزي يعني سعركي عن دايق الشركه مرسي انا دا اكسباير كي انا بدس اسوي بدس لبرتاو نصريوا هي شركه والله ناظم يعني هي ما تسامي حد زكين يا غلط يا صريتوا ما تسيما الشركه عيني لا مش أصلاً أما جموي انا هنا كرتون الزور بعض بدنا تسن كرتونة ليه كرتون سبهم هذا يستوي مع حد زيتين نيفروشي لي ها إيه يلا بس بلارا حسابي لحبسه سيريكا أما همينا وهذا مجمدة كدانا بس حسابك كاك أحمد تو أو أنا بقول هوا يكفي حسابي بس عن ثانية باش دكتور با فرساري كم امانه يتلاف فكري هذا سي بسراجي اما اما ديك شاني اكسباير كي اصريته يعني ما هي بس تسوكي اصريته بدز بينيتان كوايلي كم اما استمعني يعني بطاقه لطاقه سي روج بتصار روجا نتيجه كمان اداتي بزعم اما اكري بخوري شيا ويا شيانيا اجا شياو نبوي ما كلافيكي يعني بو تمر صحي تو ماشي زور باش هر خوراکێک کۆدی ماوە بەسەر چۆکەی بسڕێتەوە ئەوە دەست بەجێ لێرە لەلایەن لیژنەکانی تەندروستی کەرکووکەوە سەرجەمیان دەستی بەسەرا ژێرێ بۆیان نییە هیچ مارکێتێک بیفرۆشێ ئەمە بە مارکێتەکان لی بە ئاگا بنم بابەتە هەر کۆدێکی خۆراک کۆدی ئەکسپایرەکەی بسڕێتەوە دەستی بەسەرا ژیرێت و ئیتلافەکرێت ئێمە جارێ لەگەڵتان بەردەوامین اما تو ما تزميده اما تجميد اما شكل ولا سيست اما امانه تجميد هذا او ما بودر كوا صالك كاما بس سيري تشبكين لا قيزان برد بس يروح دکتۆر ئێ بزانێ ئەو کۆدەکەی بە هەمان شێوە امش الصريتو ئەسڕێتەوە امش الصريتو ئەوش ئەسڕێت امش حزي بكو ئەمە هەر کۆدێک بسڕێتەوە دکتۆر دەست بەجێ حەجزیەکات ئەڵێ شیاو نییە لە هیچ مارکێتێک بفرۆشرێت هو سيمان داني مان ليرة هو يستعمل مشتكان قراوته ئەگەر چاوت لێیان ون بێ دکتۆر اه چاوت والله لێیان بزر بێ ئاها هو هم دينه هم مشتكان دينه دەبێتەوە والله دکتۆر خەمی پاراستنی گیانی هاوڵاتیانە بۆ تەندروستی هاوڵاتیانیشت ئەم خۆی و ستافەکەی خۆی و تیمەکەی ئەم ماندوو بوو ناچێژێ بۆ ئەوەی کە ئەمڕۆ تەندروستیشی باشتر لە خزمەتی هاوڵاتیان بێت ئێمە لەگەڵ ئەم لجنە بەڕێزە لجنەکەی دکتۆر عەلی لێپسراوی هۆبەیەکی چاودێری تەندروستی کەرکووک بەردەوامە بێت او فنجاناش هموي هو عدد كان حساب كردو ورقي دانا لسري حجزنا بيك دانا بفروشتا من مختبر درسي ماشا يلا حياتي تیمەکان تیمی وەرگرتنی سامپڵ لەو خۆراکانی کە دکتۆر گومانی لێ هەیە بەشێک لەوانە
وەرەگیرێت وەکو سامپڵێک وەبرێت بۆ تاقیگە کۆمەڵی خۆراکە لێرە ناو ئەم مارکێتە کە لە نزیک نەخۆشخانەی منداڵانی کەرکووکی نێرە ئەم مارکێتە گەورەیە. دکتۆر ئەڵێ ئەمانە هیچی شیاو نییە بۆ خۆراک بەڵام هەر ئەیبات بۆ تاقیگە چکەم کۆدەکانی جێی گومانە. هلا شلونك؟ شلون صحة؟ حياك الله. شلونك انت؟ اي ما كويس سبايرك كاك في راس. والله ناظم زمش شمام. اخطا لا قوت ما مدام. اه. اوته 2026 شهر 12. تاريخ الانتاج 15/6/2025 تاريخ الانتهاء 15/12/2026. دو دانه دو دانه ئەکسپایرە دکتۆرە و دوانە لا هو خويا متى هنا كان من مفحص هنا كان من مفحص بو ايت ما كان من مفحص بو يصير وش بصوان وش تنتيجه كده نەتیجەکە دەرەچێت. او كانت نتيجه درسيه بڕیار زراعه خو معنا كاين قليل بەڕێزان هەر لە ئەم گەڕەکە کۆمەڵی چێشتخانە هەیە ڕێک لە نزیک کۆڕنیشین ئێرەش بە ئامانشەوە چێشتخانەیەکی ترە کۆمەڵی مقابلات لە ژوور لێرە لە دیوی دەرەوە دانراوە چینە ژوورەوە لەگەڵ لیژنەکانی تەندروستی پشکنینی زیاترەکەن بینەر بن. وعرف لو نبي كراوه به سقف ممنوعه رش بكري والله انتو اجازه نيه والله اذا برفع فوقها يا من الظلام حياته غيرتو اجازه درك انجا انجا الشقي اما تسيما مرونه تسيما حمص إن كيما ما ستوتي بروشي بس مقبلات بعدين بانجان خوي بس تيك تو تيك تسيتر بانجان هو بيشتكل ما بيعني زوم يا صام صام خوي 2 ساعات مقبلة 2 ساعات تيك تسي نفس خبطيه كينو يا صام بانجان خوي لخوي تيك تسي هر شقيقة تو تيك تسي كأي بري تيك تسي قريو دقيق بديتان أو كسيوات دي نانا خو قريب بديتي وانا بيانا زوم سوريا كين جاي خبطيه كينو نعم هو غلط حال سيري كوت شلون ما تاكي يا مابي انا اشتغلت يخطاكي خوي بانزان ستو إجازة جنيه والله برفع فوقها شو هاتم ولا ايوه كوت سنة انا هاتم هشكب جيب كيما يبون بو إجازة دربك إنزا إشكا شلون بي إجازة نيو إشكي استيما ما بين بوهين بو نموذج تو إجازة نيو ناتو هم بيبي أما بو مختبر لما سامبل كبين بو مختبر اگه اجازه نبی ناتو هم بيبي والله برفع فوقها من هاتم والله ابو يطابقي تسيتي ولا وين ابوي تسيتي طابوي زر كردوا طابوي تازه درك شو بس ها بس هو مرزنا بس بلاش يا مطعم ما ابي اما تسيا خالو اما بوتا تشينكو لا يستيلين ما هو بوتا تشينكو نما مانجەڵەکەی اه منظر بۆتە چینکۆ اه والله والله ترى ايام بطاطين كي ها ينستي ها بابا تاتا اما تسيما زانش بانجان بانجان كيما انا شوي كين يعني بيانا زوي كين ستولي يستايك لا هو يولع استفدنا
ئەوە ماوەتەوە تاوای چەند ڕۆژە خوازان دوو أنا ڕۆژ تشرفني واشتغل یاخەوە تا سیرکە مشوان هاي يعني كمية كمينية يكلنا برا ئێمە چی ئەمە ماستە نعم مانيش مایۆنیز خۆتێکی بلا نابێت مایۆنیز گەرە خۆت بیکڕی لە شوێنێ دبكان هذا باوە پێکراو بێت اختامني والله تامينية وانت المعملة معملة دکتۆر وتە گڵۆپەکان بکوژێنەوە گڵۆپت پێیان کوژاندەوەواتە داخرێ ئەمە لەبەر ماوڵەتی تەندروستی نییە باش خۆی شوێنەکە شوێنی مەطعەم بوو یا چی بوو ناماینە مقابلات ئەفرۆشێ ئێمە کێشەمان نییە باشە ئەو زۆر زارات جێگاکەشی ڕێنمایەکان یعنی گونجاوە باشە ئەتوانین جازەی بدەینێ ماوڵەتی بدەینێ بەس ئەم ناتۆ مەڵەت ناتۆ هاتووە هینەکانی نەخسیە بووە کێشەی هەبوو کێشەیە بۆ ئیشی کردووە لە کۆتاش داخرا لە کۆتاج ئێمە هەر کەسێ ئیجازەی نەبێ دایخ گڵۆپەکەشی پێکوژێنیتەوە گڵۆبەکەژان لە میکوژێنەوە هەربژی لەر ساغ سەرچاو. سپاس بۆ دکتۆر علی کە بە شێوەیەکی مەدانی لە بەرنامەی چاودێر لەگەڵمان ماندوو بوو و داخستنی ئەم شوێنە کە شوێنی فرۆشتنی مقابلات بوو هۆکارەکە بۆ واگەڕێتەوە کە مۆڵەتی فەرمینە بووە بۆیە بەم شێوەی پشتی منەوە داخرێت هەر جێگایەکەم ڕۆمۆڵەتی فەرمینە بێ لە خواردەمەنیەکان ڕێستۆرانتەکان تەنانەت مارکێتەکانیش جێگاکەی بەم شێوەیە داخرێ و ئامانجی بەرنامەی چاودێر وەستافی تیمەکانی تەندروستی چاودێری تەندروستی کەرکووک هۆبە یەک هەر بۆ خزمەتە ئێمە دێنە کۆتا ڕێزی محەممەد علی و ستافی بەرنامەی چاودێر قبول بخوازم تا هەفتەی داهاتوو گەر خواتەمەندا پێتان ئاشنا بمەوە لە خۆشییا بن.